بخير سپاس نانی بەیانی چیمان هەیە خێر بوو هیچ نییە ئەوە شێتەوی پشتم مەجید هەستە بڕۆین دەستڕادۆشنم دەترسم نا زۆر شێت نییە تەختەچی نوخستانە ئەوە پێ کەسە شەوان لێرە دەنی بەڵێ چیمان هەیە نانی بەیانی ماست قەیماخ هەنجۆن پەنیر هێرکە ئەمرکە دڵی من چییە خۆی من قەیماغێک دەخۆم قەیماخ بە چاوان جەنابەت بۆ من سێ شیش دوم بێنە لەگەڵ کەبابێکە خۆی کەباب خانە نیە ئێرە بەس نانی سوێنانی بێ حەیامان مە بە مەجید تۆزێ ماست بە چاوان چاوان کاک مەجی بەخێر بێ فەتا ئەمە تۆی بەڵێ ێ باشە خۆ چایتێکەوتی ئەوە شێتە من شێتم کوورە ئاشجا و ئابایی شێتە مەجی ئەمە حەلاوە وا جوان بووە با بە حەلاویی حەلاوی داما و چەند ساڵ لە جیا کەوتو نەخۆشە ئەمە چییە؟ ئەمەش نەتازەکە بوو ئەیەخوادە ئەوەشەی ئەمرن نەمێنێ باشە بەڵێ ئەو پارەی لەما سەرفێ کردووە لە حەلاوە سەرفە کردای باشتر نەبوو ئەربابە تۆ قەچیە بەسەرەوە ئێمە قسەم لە ڕووە ئەربابە دەبەسە لە ڕۆبیڵە دانیشین ئەی باشە بۆ هێناوتە بوو ئێرە بۆ نان خواردن ئەزانین چۆن بەڕاستی ئیشی محکەمەمان هەبوو وتم تا لە ماڵەوە چا حازرەکە و تا نانەخورێت تەخیرە بین لێرە نانێکە خۆین و ڕێگە چین بۆ محکەمە وەڵڵای ئافرم مەجی ئەشەم بیلا عەقڵە ئیشەکە بۆ ئەوی زوو بگەیتە محکەمە یەک قەڵە باڵغی ئەو محکەمەی بەرناکەوێت چۆن دوو ڕیزە تێگەشی دوو ڕیز گیراوە ئەو عالەمە هەمووی زەواجەکە نە کوڕی باوکم ڕیزێکیان چوار کەس ژن مارەکە ڕیزەکەی کە ئاوا پێچاو پێچ هەمووی تەڵاقەیرێ بەڵێ بەڵێ یەک پرسیاری کەم هەیە بڵێ ئەمریکا ئەم خوشکە ناوی چییە؟ ئەمە ناوی لولووە مەجیژیان ئێستا لولو بەم تەیراناڵێن ئەمە نێ دەنووکیان خوارە پێڵن لولو مولو ئابەواناڵێن بە قوربان ئەزانین چۆن خۆی ناوی لایەقە بەڵام لایەقەکە خۆش نییە حەزم کرد لە قەبەکەی لولو بێ یەک پرسیاری کە بکەم خۆ عاجز نابی ناوەڵڵا بەس لە براژنێکم براژن ئەرێ براژن ماڵێ بە قوڕ نەگیرە سەر لەم شتێکە دەجوابی بەرەوە بەڵێ برام ئەڵێم تۆ باوک برا نیتە ئەوانە چ پەیوەندی بە تۆی شتانە لە من دەپرسی تۆ قەچێ بەسەرەوە باوکو برای بۆ چییە ئەوە نیە من دانیشتم مێ دەکەیم من باوکیم بابیم برایم ئەژداد و ئابایم تۆ قەچێ بەسەرەوە مەجیژیان تۆ شخصیاتێ نییە بە ساخەوە بڵێ ئەڵێم شخصیاتێ نییە احترامی خۆ بگرێ ها تێگەیش ئەگەر شخصیاتێ هەبووە یەکەمین ژنێ بەسەر حەلاو ناهێنا دووهەمینیش ئەم ئافرەتە و ناهێنا ئەم چاخانە بۆنە ئەو هەموو پیاوە احترامی خۆ بگرە ها کوڕی باوکم من قسەم لە ڕووە ئەرە دەبەسە قسەم لە ڕووە سەرێڵی بەڕووە هەستا ژنەکە با بڕێ والله چی مامۆستا گولو ئەڕۆ اینجا هێڵێ دانیشین مامۆستا ماسە جەرزەیەکە مینای بەس یەک قیستام کە قوربان دەبوو ێ وەڵی خۆشە بەڵام ئەم قسە لە ڕووە نارە دانیشین کاکە ناخۆی براژم برە چ نه ئەڕۆیت ئەوە چ بەوانە گوتێ کاکەوانە لۆ غاریاندا هیچم نەوت کە هەستا لە خۆفی خوای نەبینیە ئەو ماسەی دەڕێژ بەسەرت کەرە چش پیا دەکەم نیە بڵعکە سواری کەرێت دەکەم کورە کاکە بەسە فەتەح ئەوە ئاخر ڕۆژە دێ چایخانەی من چیت کە بێ و چایخانێ هەردوو لاقت دەشتێن تێگەیشتی بۆ لەبەرەوەی ئەمیش قسەم لە ڕووە جەنابەت لە ژێر دروشبی قسەم لە ڕووە ئەو چایخانە دوێران کرد تاحتیمت کرد ئیفلاست پێ کردم